یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان لەسەر هەڵوێستەکانی خۆیان لەسەر پرسی زیادکردنی جێگرێک بۆ سەرۆکی هەرێم سوورن. ئەندامێکی ئەنجومەنی ناوەندی یەکێتی ئاماژە بەوە دەکات لە دیدی حیزبەکەیدا یەکلا بۆتەوە کە سەرۆکی هەرێم دوو جێگری دەبێت و جێگرێکیان بۆ یەکێتی دەبێت کە تایبەتە بە کاروباری سەربازی و ئیداری. هەروەها لەسەر پرسی یەکلابوونەوەی وەزارەتی داد لە حکوومەتی عێراق دکتۆر بەختیار شاوێز وتی وەزارەتی داد بەتەواوی بە پشکی خۆیان دەزانن و سازشی لەسەر ناکەن، لەگەڵ پارتیش لێک نزیک بوونەوەیەک لەسەر ئەو بابەتە هەیە، بەڵام لەسەر پێکێنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێم وەستاوە. ئەوەی من بزانم دوو جێگری دەبێت سەرۆکی هەرێمی کوردستان. بەڵێ جێگرێکی سەرۆکی هەرێم بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان زیاکرێ و ڕێکەوتنێکی مەبدەئی لەسەر کراوە. ڕاستە گۆرانواڵێ، بەڵام ئەوان ڕێکەوتیان لەگەڵ پارتیا هەیە، پارتی خۆی خەریکە قەناعەتیان پێەکە. بە جێگری سەرۆکی هەرێمی کوردستان بۆ کاروباری سەربازی و ئەمنی ئەوەشی کە پەیوەندی بە کوردەوە هەیە، وەزارەتی عەدل ئێمە حەسەی خۆمانەوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنی دووەم کوتلەی پەرلەمانی کوردین، برادرانی پارتی دوو وەزارەتیان وەرگرتووە، وەزارەتێک ماوەتەوە وەکو حەسەی کورد، دوای ئەوە بە پێی تەسەسول ئەدرێت بەو قایمە کوردی کە زۆرترین ئەندامی هەیە. لەبەرەوە ئەتوانم بڵێم جۆرێک لە نزیکبوونەوە و ڕێکەوتنیش دروست بۆ لە نێوان یەکێتی و پارتیدا، و ئەوەی کە پەیوەندی بە حکوومەت تەشکیلکردنی حکوومەتی هەرێمی کوردستانەوەیە لەم هەفتەیە تەواو بێت، دوای ئەویش بەرەو کۆتاییەتی. لە بەرامبەردا ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی گۆڕان دەڵێت لەسەر ئەو مەبدەئی کە گۆڕان دژی داتاشینی پۆستە بۆ ڕازیکردنی حیزبێک یان باڵی ناو حیزبێک لەسەر زیادکردنی جێگرێک بۆ سەرۆکی هەرێم ناڕازین، بەڵام بەپێی زانیاریەکانی پەیام لە بەرامبەر چەند پۆستێکی دیکەدا گۆڕان بە زیادکردنی جێگرێکی سەرۆکی هەرێم بۆ کاروباری سەربازی ڕازی بووە و لە چەند ڕۆژی ئایندەشدا ڕێکەوتنەکە بە ڕەسمی ڕادەگەیەنرێت. وەکو مەبدە ئەوە لای گۆڕان ڕەفزەکە تۆ پۆستێکدا بتاشی بۆ ئەوی حیزبێک یا باڵێکی حیزبێک یا کەسێک ڕازی بکەیت و ڕەفزکردنەکەشمان هەر لەسەر ئەو مەبدەیە، لەسەر ئەوە نیە ئەمە بۆ یەکێتیە یا ئەمە بۆ یەکێکی ترە، هەر لەسەر ئەوەیە کە ئێمە نامانەوێ بۆ حیزب بۆ شەخص بۆ باڵی حیزبێک پۆست دابتاشینەکە، ئەمە بەرگرانیە بەسەر بودجەی هەرێمی کوردستانە. زیاتر لە 200 ڕۆژ بەسەر هەڵبژاردنەکانی 30 ئەیلولی پەرلەمانی کوردستان تێپەڕ دەبێت و تا ئێستا کابینەی نوێمی حکوومەتی هەرێم پێک نەهێنراوە. هاوکات 18 ڕۆژ بەسەر لێدوانەکانی مەسعود بەرزانی سەرۆکی پارتی دیموکرات تێپەڕ دەبێت کە ڕایگەیاند بۆ یەک چرکەی دیکە چاوەڕێی هیچ لایەنێک ناکەن و حکوومەت پێک دەهێنن، بەڵام زیاتر لە 1,500,000 چرکە بەسەر هۆشدارەکەی بارزانی تێدەپەڕێت و تا ئێستا حکوومەت پێک نەهاتووە. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.